پەڕیشانازیەوە لە دەیدا بەشداری دەکەین لە هەڵمەتی دەنگدان بەو کاندیدانەی کە خۆمان مەبەستمانە، ئەو کاندیدانەی کەوا دەتوانن دیفاع لە مافەکانی کورد مافەکانی ئێمە بکەن لە پەرلەمانی عێراق. لە پێناو پاراستنی کوردستان و عێراق و لە پێناو دەستەبەرکردنی ماف و بودجە و موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەنگ دەدەن بۆ کاندیدەی شایستەیە بچێتە پەرلەمانی عێراق. بۆ ئەوەی کوردستانێکی بەهێز و ئارام و خۆشگوزەرانمان هەبێت دوور لە قەیران، بەشداری لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دەکەم و دەنگ بە بربژێرێک دەدەم کە بتوانانی لە پەرلەمانی عێراقدا بەرگری لە مافەڕاوەکانی گەلی کورد بکە و مافەکانی بەدەست بێت. دەنگی خودێ دەم بۆ جێبەجێکردنا یاسا دەستوری پەرلەمانی عێراقی و تایبەتی مادێ 140 ji بوو بدەست بە ئینانا مافێ گەلێ کورد و دەنگێ من باوەری و بڕیارە منە.